دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان جۆرێکی لێهاتووە ئەوەی بە قسە بێت یاکردار نیگەرانی بەرامبەر سیستەمی سیاسی و دەسەڵات دەربڕێت ڕێگری لێ دەکرێت و ڕێگەی پێنادرێت. هاوڵاتیان نازانن پەنا بۆ چ ڕێگەیەک بەرن تاوەکو ناڕزایی پەنخواردووی دایان ساڵەی بەرامبەر نادادی دەربڕن. ئەوانەشی تەنیا بە زمانی حاڵ هەڵوێز دەردەبڕن ڕێگەیان پێنادرێت و تەنگیان پێ هەڵدەچندرێت. یاساناسێک دەڵێت بەرگرتن لە قسەکردن و خستنە ژێرفشاری هاوڵاتیان لەسەر بۆچوونی ئازاد پێچەوانەی یاسا و دەستورە. ئازادی ڕادەربڕینێکێکە لەو مافانەی کە بە پێی ڕێگەوتنامە نێو دەوڵەتەکان حەقێکی پارێزراوە بۆ هەموو تاکێک لە هەر شوێنێکی گۆی ئەم زەمینەیە بژی و بە پێی دەستوری عێراقیش حەقێکی پارێزراوە بۆ هەر تاکێکی عێراقی کە بە ئازادی ڕای خۆی دەربڕێ بەڵام بە شێوەیە بێت تەجاوز نەکاتە سەر مافی کەسانی دیکە و بەداخەوە وای لێ هاتوو خەریکە لە لای ئێمە بێ بە کللتور کاتێک کەسێک بە ئازادی ڕای خۆی دەرەبڕێ قسەیەکە لەسەر بابەتێکی پەیوەندیدار بە دەسەڵاتەوە بیا لەسەر هەر بابەتێکی تر بێ دوای ئەوە ئیتر لە ژێر ئەشکەنجەیە بێ لە ژێر زۆر لێکردنا بێ لە ژێر هەر پاساوێکی ترابێت قسەیەکی تری لێوەرەگیریە کە پێچەوانەی ڕایی یەکەم جارێتی ئەمە خەریکە وای لێ وردە وردە لە وڵاتی ئێمە لە ئەم هەرێمەی ئێمە خەریکا بێ بە کللتور کە ئەمە پێچەوانەی ڕایی یەکەم جارێتی و واشی لێ هاتووە یعنی بەڕاستی لە ناو کۆمەلگای ڕایی یەکەم جاری مەقبولە و ڕایی یەکەم جاریشی لێوەرەگیری یعنی ئەوەی کە دوای دووەم جار لێوەرەگیرێت خەڵک ئەزانێت ڕایی خۆی نەبووە یعنی ڕایی خۆی نەبووە ئەوەی یەکەم جار ڕایی خۆی بووە کە لێوەری بڵین یاوێتی. لە ماوەی ڕابردوودا چەندان هەوڵاتی لەسەر بۆچوونی ئازاد لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاتێک کاردانەوەیان هەبووە چەند ڕۆژێک دوای قسە و هەڵوێستەکانیان ڕوونکردنەوەیان داوە و پێچەوانەی هەڵوێستەکەی پێشویان قسەیان کردووە بە بۆچوونی ڕێکخراوێکی مافی مرۆڤ پێدەچێت ئەو هەوڵاتیانە لە ژێر فشاردا پاشگز کرابێتنەوە بەو پێی لە هەرێمی کوردستان ئەوەی بە دڵی دەسەڵات قسە نەکات چاوترسیان دەکرێت. ئەو حکومەتە ئەو دەسەڵاتە لە ماهیەتی مافەکانی مرۆڤ تێنەگەیشتووە ئەتوانم بڵێم زۆر بە چاوێکی نزمەوە سێریان بابەتانە ئەکا یعنی معقول هیچ معقولەتێکی تیان نییە کەسێک ڕایەکی خۆی دەڕەبڕێ لە بەرچاوی کامێرەیەکە ئەمە چەندین حاڵەت ئەمە مەتراسە دووبارە بێتەوە ئەبینی کابرا بۆ هەر بۆست بێنێ ئەمە ئەگەر زەختێک نەبێ و شوێنێک نەبێ با بڵین کاکە حیزبێکە کاکە بڵین مجتەمەعێکە لە ناوچەیەکی دیاری کراوە ئەگەر زەختی ئەمانە نەبێ فشاریمان نەبێ چۆن کابرا چ مەجبورە ڕۆژی دواتر بێ وەڵام من نەمزانی ئەمە قسەکردن بۆ چوزانم بۆ ڕایگەشتی نەمزانی وڵا ئەمە بڵاوە کرێتەوە ئەوەی زانی و قسەی لەگەڵ دوو هاوڕێ خۆیاکە بەڕاستی ئەمانە هەمووی دیارە یعنی هەمووی ئەمانە هەمووی جێگەی گومانە هیچی وەکوڵێ وەکو خاڵێکی ئەرێنی بۆی مەحساب ناکرێت هەر هەمووی بە خاڵی سلوی و گەڕانەوەیە لە پارێزگاریکردنەوە. لە ماوەی ڕابردوودا چەندان چالاک و ڕۆژنامەنووس لەسەر بۆچوونی ئازاد تیرۆر کراون و ڕوبەڕووی گرتن و ئەشکەجەدان کراونەتەوە چەندانی دیکەش ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و ئاوارە بوون بە بڕای چاودێران دەسەڵاتی سیاسی هەرێم و حکومەتە هەواڵگیریەکەی لە بری چارەسەری کێشەی خەڵک و کۆتایی هێنان بە گەندەڵی و نادادی خەڵکی لێبووە بە دوژمن و لە پێناومانەوەیدا بە هەموو لایەکدا پەلەقاژەیەتی. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.